اما هنگیا اولهیات نف برا بغدا واشنطن نبتنید برجاندیا عراقی بلکه برجاندیا رجلات نوراز گشتی بتیجی بابت دیسا سرهلدانا داعش اگر تریک دابه هیا گورینا ارکه هزینه پیمانان یان جیمانو نمانوانا برف کیوه و مجار ازیلتر دیل برای ریچارد وایتس رهبر سنتر شکاری سیاسی و سربازی پیمانگاه هیتسن با اکر راستا خو کدش واشنطن دیل مدابان بحثکین برای ریچارد گرک سپاس کوین دیل مدانه مجار گرما امریکا بخور ریکا برف کوش کاسپیه لی اف مجار تایبتیجی هماهنگی اولهی یاتنف برای امریکا ولاتن رجالات نوراس و تایبتیجی عراق چواتی تا بحث کرن مانا هیزن هف پیمانان ویدمی دا جبوی امریکای گرنگه یانجی گوران کاریه که امی ببینین ات گورینا دا صلات دهاتی دا پشتی هل بجارتنین سروکاتی امریکای بێگومان من بڕوام وایە زۆربەی خەڵک پێشبینی ئەوە دەکەن کە گۆڕانکاری ڕوو بدەن هەر لایەنێک براوە بێت بستێت کوشکی سپی سەرۆک ترامپ لە ڕابردوودا وای کردووە پابەندیەکانی بۆ سیاسەتی دەرەوە هەروەها جێگرەکەی جێدی ڤانسیش بە هەمان شێوە دەیەوێت سیاسەتی وەزارەتی دەرەوەیان بەهێزتر بکەن تەنانەت ئەگەر جێگیری سەرۆک هاریس بیەوێ ئەو سیاسەتێکی ئێستا بەردەوامی پێ بدات بە شێوەیەک دەردەکەوێت کە حکوومەتی ناوەندی عێراق بیەوێت بە جۆرێک لە جۆرەکان هێزەکانی ئەمریکا کەمتر ببنەوە من دڵنیانی مەگەر هێزەکانی ئەمریکا بگەڕێنەوە خاڵی سفر و هیچ ئەسەربازێک لەوێ نەمینن چونکە ڕەنگە کاردانەوە و کاری تیرۆریستی لەلایەن داعش لە عێراق ئەنجام بدرێت ئێمە دەزانین بەشێک لە دانیشتوانی عێراق سونیەکان و بە دیاریکراوی و تایبەتیش کوردەکان ئەمریکا وەک پارێزگار و لایەنێکی گرنگ دەبینن ئێمە پێویستە لە بیرمان بێت کاتێک ئەو موشەکانە ئاراستەی هەرێمی کوردستان کران کە زۆر لەمەوە پێش نەبوو بۆیە بابەتەکە ئەوەیە کەمبوونەوەی هێزەکانی ئەمریکا دەبیندێت بەڵام بەشێک لە هێزەکانیان دەمێننەوە تاوەکو ئیدارەی نوێ دەست بەکار دەبێت بەڕێز وایس لە چەند ساڵێکە عێراق بەردەوام هەوڵیەوە دات کە هاوپەیمانی نێودوڵەتی لە عێراق بکشێنەوە دەڵێن ئەمە پێویستمان بە هیچ هێزێک نییە لەسەر زەویەکەمان بۆی بمان پارێزێت و ئاسایشمان دابین کات ئێمە خۆمان نەتوانین ئاسایشی خۆمان دابین کە بەڵام لە کاتێکدا تەنها گەر سەیری کێم مانگە بکەی ڕەنگە تا 4 جار تا 5 جار داعش پەلاماری هێزەمنیەکانی عێراق و ئاسایشی داوە و شەید و برینداری هەبووە پێتان وایە عێراق ئەتوانێت خۆی بەرگری لە خۆی بکات ئەگەر داعش جوڵەکانی زیاتر بکاتەوە ئێمە ناتوانین دڵنیابین بەڵام ئەوە ترسەکەیە ئەگەر بێت و هێزەکانی ئەمریکا عێراق جێبێڵن یاخود با بڵێن سووریا جێبێڵن ئەو کاتە ئەمە ڕێگە دەدات بە داعش بۆ ئەوەی دووبارە خۆی دابمەزرێنێتەوە ئۆپەراسیۆنەکانی فراوانتر بکات لە سووریا ئەوان دەیانەویست چەند ناوچەیەک لە نێو شاندا کەمپەکان دەست بەسەردا بگرن کاتێک تیرۆریستان و با بڵێن خێزانی تیرۆریستان لە نێو کەمپەکەدان بۆیە دەزانین لە عێراقیش چەند ئۆپەراسیۆنێکیان ئەنجام داوە لە ڕۆژئاوای عێراق لە باشووری عێراق دەزانین چەند چالاکیەکیان ئەنجام داوە ئەمریکا و بایدن پێیوا بوو کە ئەو کاتەی بایدن جێگیری سەرۆک بوو ئۆباما سەرۆک بوو عێراقیان بەجێشت وای کرد گرژەکان ئالۆزتر بن بۆیە هۆشیار بۆ ویستویەتی هێزەکان لەوێندەر بمێننەوە ئێمە نازانین دەربارەی ئەوەی هاریس یاخود با بڵێن ترەمپ سیاسەتەکەیان چۆن دەبێت بەڵام دڵنیام هەندێک لە ڕاوێژکارەکانیان هۆشداریان دەدەنێت لەوەی کە هێزەکانیان بۆ ژمارەیەکی زۆر کەمتر بکەنەوە ئێمە دەزانین واشنگتن ئاگای لەوەیە کە حکوومەتی عێراق چی گوتووە و باسی چیان کردووە بەڵام ئەمە تەنیا دەنگ نییە ئێمە گوێ لە لایەنەکانی دیکە بووە لە عێراق کە ویستویانە هێزەکانی ئەمریکا لە دژی عێراق بمێننەوە هەروەها لە دژی ئێران و لایەنەکان و ئاڵنگاریەکانی دیکەش باشە ئەگەرە ڤەکشینە هێزە نەفپەیمانان و ئەمریکاییان ژین نەڤەکشینەوەن پێشبینیەک هەیە هەفپەیمانتیە کە نێڤبەرە وڵاتین ناوچەی ڕۆژهاتە ناڤەڕاست تایبەتیژی
عێراق و وڵاتên هەفسنوورێ وێ چونکی حتا بەحسا ڕێگریە مادەین هۆژبەرژیش بلی داعشی هاتیە کرند نێڤ وڵاتên ڕۆژهەڵاتە ناوەڕاست ئەمریکا tu bînî piştevaniyê hevpeymaniyeke hosa bike ku êdî welatên navçê xwe parêzin beramberî hind hereşeyan bê înana nava. I am sure that is what من دڵنیام ئەوە ئەو شتەیە کە ئەمریکا هەوڵ دەدات بۆ ئەوی بکات ئەگەر بێوێت هێزەکانی لەوێ بهێڵێتەوە بە دڵنیایەوە دەیەوێت عێراق بەشدار بێت لەگەڵ لایەنەکانی دیکەی وڵاتانی عەرەب بۆ ئەوەی بتوانن هەمویان بەیەکەوە ڕوبەڕووی هەڕەشەکان ببنەوە کە لەلایەن داعشەوە دەکرێت هەڕەشەکانی لەلایەن ئێران و سەرچاوەکانی دیکە بەڵام هەژمونی ئەمریکا لەو ناوچەیەدا بەردەوام ڕوو لە کەمبوون دەبێت. ئەمە پێویستی بە هەندێک هاوکاری دیکە جگە لە ئەمریکا کە فشار بکاتن بێگومان حکوومەتی عێراق کار دەکات بۆ ئەو ئاراستەوە ئەوە لایەنەکانی دیکەی سعودی و ئیماراتیش بە هەمان شێوە هەمڵ بۆ ئەوە دەدەن بەڵام ئەمە سەخت دەبێت کە بتوانن تەنیا هێزەکانی ئەمریکا لەوێ بن. بەڵێ بەڕێز وایس کەوا بێت لە ئەگەری گۆڕانکاری لە ئیجاری جاهاتووی ئەمریکا ئەم باس و خواسانە چیان بەسەردی ڕەنگە ساندی ڕێکەوتن بکرێت لەگەر سەر هەندێک پرۆسە و شێوازی کشانەوە و شێوازی گۆڕینی ئەرکەکە بەڵام ئایا گۆڕینی دارەکە جارێکی تر پێداچوونەوە بەم گۆڕانکاریانە ناکە؟ ڕاستە تۆ ڕاستی کە هەر ئیدارەیەکی نوێ چەهاریس بێت یاخود تڕم بێت ڕەنگە پێداچوونەوەیەکی زۆر بەهێز لە سیاسەتەکاندا دەربارەی هەندێک کێشە بێگومان دووبارە سەری سیاسەتەکانیان دەکەنەوە لەگەڵ ئێران و ئیسرائیل و پرسەکانی دیکە من بڕوام وایە ئەوان ڕەنگە سەیری عێراق دەکەن بەڵام پێشینەیەکی کەمتری دەنێ بە بەرامبەر لەگەڵ رووسیا و چین و کۆریا و یاخود با بڵێین ئێران بۆیە هیواخوازین کە ئەوان بتوانین کاتی پێویستیان هەبێت با بڵێن ئەو کاتێک کە دانراوە بۆ کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە مانگین و کەمێک دوا بخرێت بەڵام بێگومان ئەمە پشت بە خەڵکی عێراق دەبەستێت ئەگەر ئەوان بڵێن نانوێت هێزی هاوپەیمانان لەوێن دەربمێنەوە ئەو کاتە ئەوان ناتوان لەوێ بمێنەوە و ئەمریکا پاشەکشە دەکات. وڵاتێن ئەمریکیانش بلی ئیدارەش بلی بڕیاردانە تایبەتیش ناوە ئەمریکادا چاوە بەحسا مژارە شەڕیل شوونە وڵاتێن ناوچەیەت کنیانێ ئەو دیسە هەر گەلن یانژی دژن چونکی گەلە جارە وڵاتینە بڕیارێدن ئایا ڕێڤەبەرتیە ئەمریکای و سەرۆکێوێ کۆشکاسپی چ بڕیارەکێ بدن چونکی هەر ڕۆڵێن وانانە تێنەت ناوە ڕۆژهەڵاتە ناوەڕاستدا ویجا چ هەڕەشە بن سەروانە یانژی بینە پاراستن و سەلامەتی بینە ڤەگەڕاندن. ڕاستە سیاسەتەکان پیشان دەدەن کە سیاسەتی دەرەوە گرنگ نییە بۆ خەڵکی ئەمریکا و یاخود بۆ دەنگدانەکان ئەوەی کە هەیە هەمووی دەربارەی هەڵاوسانە کۆچی نایاساییە کاراکتەرەکانی بربژێرانی سەرۆکایەتی ئەو خەڵکانەی کە گرنگی بە سیاسەتی دەرەوە دەدەن ئەوان زۆر نیگەران دەربارەی چین و رووسیا و غەزە ئەوە خاڵێکی زۆر باشە ئەگەر سەرۆکی ئەمریکا بتوانێت هێزەکانی ئەمریکا لە عێراق بهێڵێتەوە یاخود با بڵێن لە عێراق و سووریا بهێڵێتەوە خەڵک بە هەردوو لایەن گرنگی پێنادەن چونکە هێزەکان کەمن بۆیان سەرۆکی داهاتوو چ پیاو بێت یاخود ئافرەت بێت پێویستە کارێک بکات کە ئەوان دەیانەوێت تا ئەو کاتەی کە لەلایەن خەڵک و حکوومەتی عێراق پشتیوانیان لێ بکرێت. ڕێز ریچارد وایت ڕێڤەبەرێ سەنتەرێ شیکاریە سیاسی و سەربازی ژە پەیمانگا هدسۆن ژ واشنتۆنە دیارمەدەبوون گەلێک سوپاس بووە. سپاس.